بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله. ئەوەی بە پارە لە خۆبایی بێ باییە هەرچەند ملیۆن بایی بێ. مامۆستا پیرەمێ دەفەرمێ ئەوەی بە پارە لە خۆی ئەگۆڕێ کەسێکی باییە، یعنی کەسێکی بێ ئەرزشە، وەکو هەوا و باوایە، سووکە، هەر چەندێکە بە حسابی خۆی ملیۆنێر بێت و پاری زۆر بێ. کەواتە لێرانەیە باسی بایی یەکەین. بزانین ئینسان ئەو پارەی کە هەیەی، ئەو ماڵی کە کۆی کردوێتەوە، هی ئەوەیە لە خشتەی بەرێ و خۆی پێ بگۆڕێ. بزانین پارە واتای چییە؟ پارە بۆچی دروست بووە؟ پارە کە خوای گەورە ئەیدا بە ئینسانێک، ئایا علامەتی ڕازیبوونە لێ؟ وەکو ئێمە لە دنیاە باسێکین، خوا پێیاوە، دەوڵەمە، لێزانە، شارەزایە. زانین پارە ئەمەیە. خۆشەویستەکانم، خوای گەورە فەرمێ کەلا ئین الئینسان لەیەطغا ئەن ڕەئاه استەغنا. نەخێر ئینسان زوو لە خۆیە گۆڕێ لە کاتێکا ببینێ مستەغنی و پێویستی بە کەس نییە، وها ئەزانێ ئەو پارەی کە لە بەردەستایەتی هەموو شتێکی پێیەکا، لە هەموو شتێ نەجات هەیە. يحسب أن ماله أخلده كلا لينبذن. سبحان الله، دقتين لقل باريا خوای گەورە بە کەلا، بە کەلیمەیەک ڕەدعیانەکات بۆ ئەوەی کە پارە نەما گۆڕێ، بۆ ئەوەی کە پارەوە حاڵی نەبین کە خوای گەورە پەیدابین ئەمە لە شان و کۆمان ئەوە شێتەوە. أيحسبون أنما نمدهم به من مال وبنين نسارع لهم في الخيرات بل لا يشعرون. وهەز نەکەن کە خوای گەورە ئەمەی پێداون، ئەمە چاکەیەکە و ئەمە ڕێزێکە خوای گەورە لە دنیاە پێداون. پارە خۆشەویستەکەم ئەگەر نەزانیت چۆن و لەکوێیە بەکاری هێنیت، علامەتی ڕێزلێنانی خوایی نییە. فأما الإنسان إذا ما ابتلاه ربه فأكرمه ونعمه فيقول ربي أكرمن وأما إذا ما ابتلاه فقدر عليه رزقه فيقول ربي أهانن. كلا، نەخێر وانە وانەزانی کە خوای گەورە پاری پێداویت لە خۆ بگۆڕی وابزانی ئەمە ڕێز و تەقدیرە، ئەمە شان و شکۆیە، ئەمە ئیبتیلا و تاقیکردنەوەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لكل أمة فتنة وفتنة أمتي المال. هەموو ئومەتێک فتنەیەکی هەیە، تاقیکردنەوەیەکی هەیە. تاقیکردنەوەی ئومەتی نیش بە پارەیە. کەواتە تۆ لە تاقیکردنەوەیت، جا دەوڵەمەنیت، فەقیریت، گرنگۆی هەمومانی ساکەنە لەم تاقیکردنەوە و لەم ژینگەیە کە ئەژین ئەمانەتێکمان پێدراوە چۆن و لەکوێیە بەکاری هێنین. ئەو کەسە دەوڵەمەنە، دڵی دەوڵەمەنە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ليس الغنى عن كثرة العرض ولكن الغنى غنى القلب. دەوڵەمەنی بوونی مەملەکەت و پارە و سەرۆت و سامانی زۆر نییە. دەوڵەمەنی دڵە. هەر کاتێ ئەم دڵە دەوڵەمەند بوو، ئەوە دەوڵەمەنیت. بۆ چکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إن الله لا ينظر إلى صوركم وأموالكم. خوای گەورە سەیری شێوشکتان ناکە، شاڵەکە و چۆنە و تاقمەکە و چۆنە و حرەسەکە و چۆنە و سیارەکە و چۆنە و ماڵەکە و چەنە. نەخێر، ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم. خوای گەورە سەیری دڵەکانتانەکە. ئەها ئەوەی کە لە ژێر گیرفانەکەتایە، وأعمالكم سەیری کردەوەکانیشتانەکە. هەر کاتێک ئینسان وا سەیری پارەی کرد کە ئەم پارەیە ئەمانەتێکە خوای گەورە پێداوە و پێشتریش بە زۆر دەوڵەمەنی تری داوە کە لەم زۆر دەوڵەمەندتر بوون. لە قارونێک کە بوو بە دەستەبرای دەسەڵاتدارەکان، هەرچی تەندەر بۆ ئەو دەرەچوو، هەرچی ویلایە بۆ ئەو دەرەچوو، هەرچی دەسەڵاتە ئەوەی برد، هەرچی ئیشە ئەو لەگەڵ حکومەتا ئەی کرد، هەرچی بەرهەمهێنانە ئەوی تیا بوو. هەتا وەکو وای لێ هاو وەکو قارچک هەڵتۆقی ئەم قارونەکە خوای گەورە بردی بە ناخی زەویە ڕۆژە لە ڕۆژان. ئینجا پێیە فەرمێ ئایا نابینێت ئێمە پێش ئەو کۆمەڵە خەڵکی ترمان لەناو برد کە ئەشەد منه قووە وأكثر جەمعا، لەم زۆر بەهێزتر و دەوڵەمەندتر بوو. یعنی لە قارونیش دەوڵەمەندتر؟ بەڵێ، هەبوو بەپێی قارونانە ئەگەیشت، وەکو چۆن ئێمە ئەمڕۆ هەوڵی دنیا بین بەپێی قارون و بەپێی خەزنەکان و کلیلەکانیان ناگەین، لە کاتێکا پاڵەوانەکان هەڵیانەگرت چی؟ کلیلەکانی بەس شامیان پێی ئەنەوی ئەو نەسەخت و ئەو نەقورس بوو.
کەواتە خۆشەویستەکەم تۆیەک ئەتەوێ بی بەڕقەم لە پاڵ چێە لە پاڵ قارونە مستەقبل و سەرنجامی قارونی شبینی و قارونیش سەرنجامی پێشینەکانی خۆی بینی کە لەو دەوڵەمەندتر بوون کەواتە بزانە عەدە تەنازولەکە چۆن دەست پێ ئەکا بۆی ئەم پارەی هی ئەوە نییە کە ئینسان لە خۆی پێ بگۆڕێ خۆی گەورە فەرمێ فەلا تعجبکە ئەموالهم ولا ئەولادهم إنما يريد الله ليعذبهم بها في الحياة الدنيا يعني پارەکە خۆشی لە نابی لە دنیای نەبەخوا پارەکە مەڵاڵەکانیشیان ئەبن بە ناڕەحەتی و ئازار و ئێش بۆیان چۆن خەویان لێ ناکەوێت تاقەتیان نییە قەلەقن بە عیلاجی منەویم نەبێ ناتوانن بخەون دکتۆری نەفسیان هەیە بەردەوام لە ناڕەحەتی و تووشی سەد ناڕەحەتی و زەخت و شەکرە و دڵ و کۆمەڵی کێشە بوون کە بەردەوام لە کێشمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ من كانت الدنيا همه ئەوەی کە دنیا هەموو حەز و ئارەزۆکەی لە دنیایە کۆبێتەوە فرق الله عليه ئەمرە خوای گەورە هەموو ئیشەکانی پەرتەکە ئەو هەر ئەیوێ کۆی کاتەوە هەر ئەوێ سەرداوەکان بێنێتەوە بەردەسی خۆی هەر ئەوێ بڵێ لێرە ئەوەم هەیە و لەگەڵ ئەوەیە ئەکاتە ئەو نە و کۆی کاتەوە و نا فەرمێ خوای گەورەی شەکە هەر بۆ پەرتەکە هەر کۆیە کاتەوە هەر پەرتە بێ هەر نە لە مامۆستای شەکەم نایە بەدەسەوە هەر چیەکە کەم بۆم نایەت زۆر دەوڵەمەندیشە وجعل فقره بين عينيه ئالێرانەیان نووسیوە فەقیر ئەوە دایمە ناچوانیەوە بێکە من و تۆ لە دوورەوە حەسوودی پێبین خۆزگە لە جێ ئەو بینایە بەڵام بەداخەوە مرتاح نییە واللهی مرتاح نییە بۆ ولم يأته من الدنيا إلا ما كتب له حشتێکی لە دنیا دەرگیر نابێ ئیلا ئەوەی کە بووی بڕاوەتەوە حل ومن كانت الآخرة نيته چەند خۆشە نیەتی ئەم دەوڵەمەنە ئەم پیاو چاکە ئەم ئیماندارەکە خوای گەورە ڕەحمەتێکی بەسەرا ڕشتووە نیعمەتێکە خوای گەورە منەت بەسەر پێغەمبەرەکەی کافەمێ ووجدك عائلا فأغناه ئەی محەممەد و فەقیر من دەوڵەمەندم کرد کاتە نیعمەتێکی خوایە ئەها ڕەحمەتێکە فەرمێ وإنا إذا أذقنا الإنسان منا رحمة فرح بها خوای گەورە پارە بە ڕەحمەت ناوە بە بۆ لە خۆتە کردۆ بە ئاگر و بە نیقمەت و بە عەزاب چۆن ئەبێ وابێ فەرمێت ومن كانت الآخرة نيته هەر کەسێک نیەتی قیامەت بێ خوای گەورە چی بۆکە بڵێ خوایە ئەمە بۆ تۆ ئەمەشیان بۆ تۆ ئەمەش بۆ ئەم فەقیرە ئەمەش بۆ ئەم بێوەژنە ئەمەش بۆ ئەم مەشروعە ئەمەش بۆ ئەم قورئانە ئەمەش بۆ ئەم حەدیثە ئەمەش بۆ ئەم مزگەوتە ئەمەش بۆ ئەم عەمرەیە ئەمەش بۆ ئەم حەجە ئەمەش فەرمێ ومن كانت الآخرة نيته جمع الله له أمره خوای گەورە کارەکانی هەمی بۆ کۆکاتەوە وجعل غناه في قلبه ئەمەی دەوڵەمەندەکە هیچی تری ناوێ وأتته الدنيا وهي راغمة دنیا بە دوایە خۆی بە کێشەکات و بە ناچاریش ئەڵێ بڕۆ بەسەر مەزرعەی فڵان کەسا ببارێنە کابرای جووی لێ بێ فەرمێ خوا عەفوت کات تۆ چیت کردووە جۆم لە پەڵە هەورێ بوو وتی بڕۆ بەسەر مەزرعە و باخی فڵان کەسا ببارێنە وتی وەڵای خۆ تازە جووی لێ بوو ناچارە بێ پێ بڵێم من ئەو پارەی کە دەستمە کەوێت یەک لە سەرسی بۆ ماڵ مناڵ سەرفەکەم یەک لە سەرسی لە باخەکە و لە تۆوە لە بنەتەوەکەی سەرفەکەمەوە یەک لە سەرسێشی یەکەم بەخێر بۆ خوای گەورە لەبەرەوە نەک هەر دنیا هەورەکەش بە ناچاری ئەبێ بەسەر مەزرعە و بەسەر باخ و بەسەر دەخل و بەسەر گەنمی فڵان کەسا ببارێنێ الله بەڵێ بەس نیەتەکەمان بگۆڕێ بەس ئیشەکەمان کەواتە زۆر محاسیب و خەڵک لە خۆمان کۆ نەکەینەوە پارەکەمان بۆ کۆکەینەوە بەس ئەلێرەوە ها یەک کلیک ئەوە بیگۆڕین نیەتەکە لە دنیاوە بگۆڕین بۆ قیامەت دەوڵەمەندەکەمان هەر هەیە بەڵام خوای گەورە ئەو کاتە خۆی ئیشەکە بۆ کۆکاتەوە ئەم دڵە شەڕازیەکە ئەم چرچانەی ناوچەوانیشە هەمووی لابە مرتاحیشی دایمە دەم بە پێکەنینی دڵە خۆشە دەوڵەمەند ئەبێ وابێ بۆ ئەوەی کە دەوڵەتمەند بێ هەر کاتی ئینسان خۆشەویستەکە بە بڕۆحیەتە مامەڵەی کرد زۆر جیاوازە بێ لە خەڵکی ئەها جارێکیان خبابی کوڕی ئەرەت سەحابەیەکی پێغەمبەری خوا پاری کەوتە لای دەوڵەمەندێک ناوی عاسی کوڕی وائیل بوو
چوو بەلای وتی قوربان ئەو پارەم نایتەوە. وتی بەڵێ بەڵام بەیەک مەرج هەتا کوفرکی بۆ محەممەد کافر بیت و بێدین بیت پارەکە تێمە. خەبابیش لەو سەحابانە نەبوو کە لە پێناوی پارەیە تەنازولکە. فەرمووی ئەما والله حتى تموت ثم تبعث فلا. والله حتى نمری خۆمان ڵێین حتا نمری لە داخا بمرە. وتی والله هەتاوەکو نەمریت زین و نەبیتەوە کوفر بە محەممەد شۆنەکەم صلی الله عليه وسلم. ئەی ژووتی بۆ من ئەمرم و زینۆ بمەوە؟ فەرمی بەڵێ. فەرمیدە ئەو کاتە وەرە بەسە چاو ئەو کاتەش من لە قیامەتە هەر دەوڵە من تو هەر فەقیری وەرە پارەش تێمێ و ئەو کاتە من خاوەنی کوڕ و ماڵ و مناڵم وەکو ئێستا. الله خوای گەورە فەرمی ئەفەڕەئەیتە الەذی کەفەرە بئایاتینا وقال لەئوتەیەنە ماڵە وەوەلەدا. ئایا نابینی کەسێک بێباوەڕ بووە و ئەڵێ لە قیامەتیشا من پارە و سەرەت و سامانەکەم دیسانەوە کۆکەم و ئێنم و من هەر دەوڵەمەند و خەڵکەر بێ فەقیر بێ؟ خێر خوای گەورە ئەمە بە نمونەیەک هێنێتەوە. ئێستا نە عاس ماوە، نە کوڕی ماوە، نە پاری ماوە، نە قەرزەکەشی تازە بۆ دێتەوە، لە قیامەتیشا مفلیسە. خۆشەویستەکانم، ئینسانی دەوڵەمەند ئەوەیە کە ئەو ئەمانەتی کە لە بەردەستایەتی بزانێت چۆن و لەکوێیە بەکارهێنێ، چونکە فرسەتێکە ئەو فیتنەی کە لە بەردەستایەتی بزانێت چۆن خوای گەورەی لە خۆی پێڕازیەکە. هەر کاتێ ئینسان ئەم بەهایی لە بەردەسا بوو توانی بەهای خۆی لای خوای گەورە بەرزکاتەوە، قیمەتی خۆی پێ بەرزە بێتەوە. بەڵام هەر کاتێ پارەکەی کرد بە بەها بۆ خۆی، خۆشی پارەکەی بەجاری بێ قیمەتە بنبوو لە دەستێدا. بەڵێ بۆیە ئینسان نابێ بە پارە تێبکەوێ، نابێ بە پارەش بگۆڕێ. جارێکیان دەوڵەمەندێکە بێ لەم شاری سلێمانیەیە فەرمێ ئاوڕی لە خێر و لە سەدەقە نەئەدایەوە، قەت دەسی بە مزگەوتەوە نەبوو، نوێژی نەئەکرد، دەسی بە فەقێ و بە حوجرەوە نەبوو، دەسی بە فەقیر و هەژار و بێوەژن و هەتیوەوە نەبوو، دەسی لە کاری خێرا نەبوو. بەداخەوەکو زۆر لە دەوڵەمەندەکانی ئەمڕۆ داخەوە زانیت دەوڵەمەند هەیە کە ئەمرێ تەنها لە خۆی ئەڕوا، بەڵکو ئەبێ بە ڕەحمەت بۆ میراتگەرەکانی پارەیەکی زۆریان بۆ بەجێهێڵێ. دەوڵەمەندی تریشەیە بەست لە خێزانەکەی ئەڕوا، دەوڵەمەندیش هەیە لە بنەماڵەکەی ئەڕوا، دەوڵەمەندیش هەیە لە شارێکە، دەوڵەمەندیش هەیە لە ئوممەتێکە. ئەم دەوڵەمەندە بەداخەوە کە نەخۆشەکەوێت ئەیبەن بۆ بەغداد ئەلێ من لە پایتەختا ئەبێ چارەسەر بکرێم، لێ وەفاتە کات لە دوورە دەستی و دوور لە ماڵ و سەرۆت و سامانەکەی کە نەیانتوانی بیپارێزن. پێیان ئەڵێن ئەگەر پێتان خۆشە ئەلێرە بۆتان کفن و دفنەکەین و حازیرەکەین بەس بۆ ئەوەی کە ناشتەکەی بمێنێ لە سلێمانی، پارەیەکیان هێنێ و بەحساب بۆیان کفنەکەن. کەی هێنەوە بۆ سەیوان فەرمێ ئەو ڕۆژە بارانێکی زۆر بوو کە لە تابوتەکەیان دەرهێنا، بارانەکە دای لە کفنەکە و هەمووی خوسایەوە سەیرەکەن بەس کلێنسیان تێوە پێچاوە، کفنیشان دەست نەکەوت لەو کاتەیە، هەر باران ئەباری بە خۆڕ و قەبرەکەی پڕەبوو لە ئاو دەریانەدا. مامۆستاکەوتی ئەمە شایانی ئەوە نییە کفنی لە بەرابێ، تخوازوو لە کۆڵی کەنەوە با موسڵمانان عەزیێت نییە، لێ خستیانە ناو قەبرێکی پڕ ئاوی بێ ئاوەدانیەوە، ئاوا سەریان نایەوە. خۆشەویستەکە ئەوە سەرنجامی پارە و ئەوە دەوڵەمەندی هەمووشی بەجێ ئەهێڵێ، بەڵام گرنگەوەیە چۆن بتوانی شون پەنجەیەک بەجێ بێڵیت، پرۆژەیەکت هەبێ، مەشروعێکت هەبێ، کارێکت بخوا هەبێ، ئەو کاتە دەوڵەمەندی، ئەو کاتە ئیشەکانت نابچڕێ هەتا وەکو ڕۆژی قیامەت. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.